کارکردن لە ڕێگای جووتسایدی نێوان هەڵەبجە سلێمانی بەردەوامە و ئێستا پرۆژەکە لە قۆناغی کۆتاییدایە. بەشێکی زۆری ڕێگاکە قیرتاو کراوە و چاوەڕێ دەکرێت لە کۆتایی مانگینۆ پرۆژەکە تەواو بکرێت. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێت کاری جدی و بەپەلا لە پرۆژەکە دەکرێت و لە ڕێگەی لیژنەیەکەوە بە وردی چاودێری بەڕێوەچوونی ئیشوکارەکان دەکرێت. دەژڵێت تەنها 5 کیلۆمەتری جادەکە ماوە قیرتاو بکرێت. هەموو هەوڵێن بۆ چارەسەرکردنی کێشەکان و درخستنەوەی کێشەکان لە پرۆژەکە و ئەو ڕاستە ئێمە پێشتر کێشەمان هەبوو ئەو کێشانە ئێستا وردە وردە هەمویان چارەسەرەکەین. هەوڵمان ناوە ئێمە وەکو لیژنەی سەرپەرشتیار و کۆمپانیاژەوە ئیشی خۆی ئەکا بەجددی. ئێمەش وەکو لیژنەی سەرپەرشتیار هەموو کێشەکان ئەخینە لایەکە و تەنها مەبەستمانەکە ئیشەکە بەڕێکوپێکی بڕوات و لە وادەی خۆیان تەواو بێ و ئیشی ڕێگاکەش ئەوەی کەماوە قیرتاوکردنی ڕێگا سەرەکیەکەیە لەوانەیە نزیکی 4 کیلۆمەترونی و بۆ 5 کیلۆمەتری ما بێ قیرتاویکەن ئەویشی ئینشەڵڵا تەواو ئەبێ. ماوەی 9 ساڵە ئەم پرۆژەیە تەواو نەکراوە. بەهۆی ڕێگریەکانەوە چەندین جار کارکردن لە جووتسایدەکە وەستێنراوە. حکوومەت لە ڕێگەی لیژنەیەکەوە ڕۆژانە چاودێری پرۆژەکە دەکات تا کۆتایی مانگینۆ ماوەی کۆمپانیاکەیە بۆ ئەوەی پرۆژەکە تەواو بکات. سەرۆکی لیژنەی چاودێری پرۆژەکەش دەڵێت پێشبینی دەکەن لە وادەی دیاریکرا و کارەکانی جووتسایدەکە تەواو بکرێت و ڕێگاکە بکرێتەوە بە ڕووی شۆفێراندا. بەمەش بە بەردەوامی متابعەیەکەین لە ڕێی خۆمانەوە لە ڕێی هێزەکانی ئاسایش و پۆلیسەوە بۆ ئەوەی کە ڕێگری و گرفت دروست نەبێ بۆم ئیشە و قەرارە ئەم ئیشە کۆتا وادەی ئیشکردنتیایە ڕۆژی سینۆ بێ کە ئەگەر بەم شێوازە ئیشی تیا بکرێ و بەم ڕێگ و پێکی و گرفت نێتە ڕێ احتیمالە ئینشاءڵڵا تەواو بێ و ئەگەر تەواو نەبێ قەرار دراوە کوتم لەلایەن لیژنەی سەرپەرشتیار و لیژنەی باڵاوە بە بەردەوامی غەرامەی تەخیربوونی بۆ بکرێ. بۆیە ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەوەی کە ئێستا بین و خۆمان حالێن لەسەر ئیشەکەین جدێتێکی باشی تیا ئیشکردن و تەسەورەکەم ئینشاءڵڵا لە وادەی خۆیان تەواو بێ. ئەگەرچی جارجارە لەلایەن بەرپرسانی حیزبی و دەسەڵاتدارانی ناوچەکە ڕێگری لە بەردەم تەواوکردنی پرۆژەکە دروست دەبێت و نایانەوێت پرۆژەکە کۆتایی بێت، بەڵام ڕۆژانە و کێشە و گرفتانەش لە بەردەم پرۆژەکە تێدەپەڕێنرێت و چارەسەر دەکرێت. تەواوکردنی پرۆژەکە کاراسانی باشی بۆ شۆفێران تێدایە و لەسەر بودجەی دەستەی وەبەرهێنان 88 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. بە ڕێگایەکی استراتیجی نێوان پارێزگای هەڵەبجە سلێمانیش دادەنرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.